ئەمزەیەوە باشە کاسڕۆ بدا لە سەرۆداگەریم شەو بانێ دەیە تاوسەر بچوایەتی کێشەمان نامە دوو ئەو دوو ڕەفەت ئاو نییە جێکوین بڕۆماندا سەرەتای وەرزی دالێیە بابژین بەرەبوومی تەماتە و بامیە و خەیار و بانجان و بیبەر و ئەم سەوزاتم هاوینەکە و هەروەها پاقلەیشمان دەرچووە وەسە پاقلەمانەیە پاقلەی شێڵەر باشە جوتیار لە هەموو ناوچەیەکە زەحمەتی هەیە تا ئەتوانم بێژم تاکە کارە و تاکە پیشەیەکە جوتیار بە زەحمەتی بازووی خۆی ئەو بەرهەمە تێرێتە بەرهەم بەڵام بۆ مەسەلەی پاقلە وەکو گەنم ئیتر هەیمانە بە کەرتویش ئەکرێ لە ئەینەیت بە گۆل بابێژین هەیمانشە وەکو گەنم جووتەکرێ و ئەیوەشێنیت و ئیتر تێتە تقریبەن کۆتایی مانگ سێ لە ناوڕاستی مانگ سێ تێتە بەرهەم و ئیتر شوێن تا شوێن دەورە بینێ شوێنە گەرمەکان زووتر و شوێنە سەردەکان درەنگتر پێگەن تقریبەن سەلای ئێمە پاقل ئاوە دەر 15-20 ڕۆژەکە دەرچووە پاقلشمان خراونی الحەمدوللا باشە و وەڵی بۆ مەسەلەی گیر و گرفت و کێشە هەمووتان ئاشکرایە کێشەیەکمان هەیە و کێشەمان زۆر زۆرە ئیسە حالێن کاتی لەگەڵ فەلاحەت بابێژین پاقلە و دالیەکە کاتی ئاودانی دەغڵودانە بابێژین گەنموجۆ گەنموجۆەکە ئەرە پەرمانگونی مەمایەکی ماوە و ئەوەش بارانیش نییە بۆیە پێوسمان بە ئاودانە ئەتوانم بێژم هەموو شێڵەر دوو جۆگە سێ جۆگە ڕیسی هەیە شێڵەری گەورە بەڵام هەرچێ جۆگەکە ئایان پێوە نییە ئەمە بۆ ئەن حکومەت دەتوانێت لە ماوەی دوو شۆفڵ بنێرێ لەگەڵ دوو گڵابە لە ماوەی 2 سەعاتە جۆگەکان حەفرکەن و سەرکەلەی جۆگەکان بکەن و ئامان بۆ بە هیچ کێشەیەک نەمێ جۆگەیەکە ئاوەیە 4 ئینج ئاوە هەوە دەست 4 فەلا 5 فەلاحەوە من خۆمی خەلەم کردووە و تۆمەکەی خۆم کڕیمە و دەرمانەکەی خۆم کڕیمە و جووتەکەی گشتی هەر خۆم سندمە و ئیتر نازانم هاوکاری حکومەت هاوسەکەمی شەرواتە ئەوەگە تر شەرواتە ئەوەی شانمی شەرواتە پێم وا بێ جاران بوو دەورە 8 ساڵە بەلیستە سەمادیان ئەدا کیمایانەدا تۆمیانەدا بەڵام میساکە بەخوا نە کیمایە دەن نە تۆمە دەن هەر هەموو ئەرەمی خۆمانە بۆ مەسەلەی فرۆشتنشی ئیتر وەکو ئەم عالەمەی فرۆشین و بەڵام خەڵکی گشتی باوەڕی بە حکومەت نەماوە هەر لە ڕێگەی توجاری ناوخۆی فرۆشین ئێرە گوندی شێخ لەنگەرە سەر بە نەحەی کۆکزە لە گەرمیان کشتتوکاڵ ئێستا بەروبووم چەند جۆرە کشتتوکاڵ لەم ناوچەیە کریە بە تایبەتی ئێستاکە وەختی چاندنی تۆی بامیە و شەتڵی بانجان و تەماتە و هەروەها بیبەر و خەیار و ئەم جۆرە تۆوانەیە کە ئەچێنرێت لە مانگی 3 و 4 ئەچێنرێت لە مانگی 6 و 7 ئەم بەروبوومە ئەکەوێتە بازاڕەوە و خواستێکی زۆری لەسەرەکە خەڵکی بەروبوومی خۆماڵی زیاتر خواستی لەسەرتا بەروبوومی دەرەکی هەروەها لە ئێستادا پاقلە پێگەیشتووەکە وەرزی چاندنی پاقلەیە پاقلش لە ناوڕاستی مانگی 11 تۆوەکرێ لە مانگی 3 و 4 پێ ئەگەیە بەڵام ئەوەی گرفتە بۆ کەرتی کشتتوکاڵ لە ناوچەکە ئەوەیە کە حکومەت بەداخەوە هیچ هاوکاری کەرتی کشتتوکاڵ نییە ئێمە وەکو جوتیاران لەسەر ئەرکی شانی خۆمان ئەم ئیشە بایەخ پێ ئەدەین گرفتێکی گەورەمان هەیە لە بازاڕە ساخکردنەوەی بەروبوومەکانمان ئەوەیە کە هاتنی بەروبوومی دەرەکی ئەبێتە هۆی ئەوەی کە بەروبوومەکانمان بە ئاسانی لە بازاڕە پارە نەکا هەروەهایەکی تر لەو گرفتانەی کێشەی ڕێگاوبان و هەروەها هاتوچۆی جوتیارانەیە بۆ سەر کێڵگە کشتتوکاڵەکانیان بە تایبەتی حکومەت نەیتوانیوە بایەخی تەواو بە کەرتی کشتتوکاڵدا بەداخەوە دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی زیاتر پشت بە بەروبوومی کشتتوکاڵ نابەسرێت هەموو سەرچاوەکان موچە و داهاتی ئابووری خراوەتە سەر نەوت ئەبینین کە ئێستا وەزع و ژیانی گوزەرانی خەڵک موچە خۆران لە چی ئاستێکی خراپەیە ئەمەش وایە کردووە کە حکومەت لە ماوەی ئەو چەند ساڵێک کە حکومەتی خۆماڵی کوردی هەبووە هیچ پلانێکی نەبووە بۆەوەی ژێرخانی ئابووری کەرتی کشتتوکاڵ ببژێنێتەوە ئێمەی جوتیاران ئەرکێکی زۆر لەسەر شانمانە زەحمەتێکی زۆرە کێشین تا ئەم بەروبوومانە پێگەێنین ئەم شوێنێکی ئێستا ئێوە لێین ئەمە بامیەیە ئەم بامیەیە ئەبێ ئەم عەرزە بیکێڵی
دوای کێڵانی ئەبێ خۆت بەدەست خۆت خاسی بکەیت دوای خاسکردنی ئەبێت تۆی بامێ بنێژی اینجا شەتڵی باینجان و تەماتەی لێ بدەی ئەمە هەمووی ئەرکی لەسەر شانی خۆتە اینجا گرفتی ئاومان هەیە بەهۆی ئەوەی کە کارگەیەکی زۆر چەولم لەسەر ڕووباری سیروان هەیە ئەمەش وای کردووە سیروان لە ڕێڕێی خۆی لابدات گرفتێکی گەورە بۆ جوتیاران دروستکە هەروەها ژینگەی ناوچەکەش تێک چووە لە ڕووی ئەوەی کە ڕووباری سیروان دوور کەوتوتەوە زۆرێک لە ئەو شوێنانەی کە ئاوی ماڵان بیری سەرچاوی ئاویان لەسەر ڕووباری سیروانە وشکە هەروەها گرفتێکی گەورەی بۆ باری کشت و کاڵ دروست کردووە ئەوەی کە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە جوتیارانی گەرمیان زۆر ماندووە بوون تا بەروبوومەکانیان بەرهەم دێنن بەڵام لە کۆتاییدا گرفتێکی گەورەی ساختکردنەوەیان هەیە لە بازارە ئەمەش ئاکات جوتیاران زەرمەند یەکەم بوون.